لەسەر ئەم بابەتەوە لەسەر ڕاگررتنی گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی ئێمە میێوەنداری بەڕێز شێخ عەتا محەممەدمان کردووە کە جێگیری سەرۆکیەکێتی هاوردە و ناردنکارانە لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت بە تایبەت لەسەر ڕاگررتنی گەشتەکان. بەڕێز شێخ عەتا، من باسی ئەوم کرد کە جگە لە گەشتیاران حکوومەت کۆمپانیەکان بازرگانان و سەرمایەداران زیانمەند دەبن بە شێوەیەکی سەرەکی و بە تایبەت. باشە ئەوە کاریگەری چۆن بووە؟ ڕنگدانەوەی هەبووە بە تایبەت کە ئێستا گەشتەکان ڕاگیراوە بۆ بازرگانان بۆ هاوردە و هەناردە؟ بەوەن کاپسان باش لە باستیدا هەموو گژ و ئاڵۆزیەک هەموو کێشەیەک دروست بێ لە فڕۆکەخانە بێ لە سنوورەکان بێ تاسیری خۆی هەیە لەسەر هاوردەکاران لەسەر بازرگانان. لە ڕاستیدا ئەمەش تاسیرێکی هەیە و هێشتا زۆر ئەوەندە دەرنەکەوتووە کە تاسیری وای هەبێ خەڵکەکە زەرمەند بێ یا تاجرەکان زەرمەند بێ. بەڵام ئەگەر ئەمە درێژە بچێشێ بەڕاستی هەم فڕۆکەخانە هەم ئەو کۆمپانیا فڕۆکەوانانە ئەمانە هەموو زەرمەند دەبن و ئەمە هەل. بەڵام ئێمە هاوردەکاران ئێمە بازرگانان ئێمە ڕێگا ئەدۆزێتەوە شەرت نییە. ڕاست لە ماوەیەک زەحمەت دەبێ بەڵام ئەتوانن ئەوان چارەسەری وەزعەکەی خۆیان بکەن ئەگەر بێت و ئێمە چەندی ساڵەوە بێت فڕۆکەخانەشمان نەبووە بەڵام بازرگانانی ئێمە هاوردەکارانی ئێمە توانیوانە ئەو کەلوپەلانەی کە پێویستە بۆ سلێمانیا بۆ هەرێمی کوردستان بیهێنە هەرێمی کوردستان و بیهێنە سلێمانیەوە. باشە بەڕێز شێخ عەتا، بێگومان تاو کاتێک کە چارەسەرێکە دۆزرێتەوە یاخود گەشتەکان دەست پێکاتەوە پێویستە کار ڕێگەیەکی تر بەکاربێنرێ. ئایا ئەمە کاریگەری نابێت لەسەر بەرزی و نزمی نرخەکان؟ بەو شێوەیە نابێت لەبەرەوە مەسەلە ئێمە ئەوە فڕۆکەخانەی کەرکووگەی ئەوە هەولێر هەیە بازرگانەکانی ئێمە ینی شتێکی زۆر قورس ینی نییە ینی ئەو کەلوپەلە ینی قورسانەی کە زۆر تاسیری هەبێت لەسەر وەکو مەسەلەی خواردەمەنی و پێداویستی پزیشکی و هەندێک تاسیری هەبێت لەسەر ئەو مەوزوعی هێنانی شتەکە. لەبەرەوە ئەمە بۆ هەندێشتی تایبەتە زیاتر ئەو تاجرانە زەرمەند دەبن کە ئەو کاڵانێکە هێنە سلێمانی هەرێمی کوردستانەوانێ. بەڵام شتە سەرێکەکان ینی ئەو تاسیری نابێت شتە سەرێکەکان کە تاسیر لەسەر دانیشتوانی شار بکات. باشە ئێستا ڕێگە چارە چییە؟ واتە بەدیلی ئەو ڕێگەیە چییە کە بازرگانان سەرمایەداران بیگرنە بۆی کە بەردەوامی بن بە ئەو هاوردە و ناردنەی کە هەیەە بۆ کاڵە؟ ڕێگە چارە چییە تاو کاتە؟ بەڵێ لە ڕاستیدا خۆی ئەبێ حکومەتی عێراقی یعنی مشوری ئەم مەوزوعە بخوا چونکە فڕۆکەخانەکان تایبەت پەیوەندیی سەرەکیان هەیە بە وەزارەتی سیاحی هەرێمی عێراقەوانێ. لەبەر ئەو وەزارەتە ئەبێ مشور بکە هەوڵدا چارەسەری ئەم وەزع بکەوە ڕێگای بدۆزێتەوە بۆی فڕۆکەخانەکان پەچیان نەکەوێت و هیچ بکەن. ئەمە چارەسەرەکە لای حکومەتی عێراقیە و هەروەها ئەم ڕێگای کە ئێستاش هەیە کە خەڵکەکانی ئێمە لێسەر دەستی پێکردووە مەسەڵەن تکسی دارەکانیان گۆڕی ئەوانەی بە سەفەر هاتوو نەتەوانێت کە لە سلێمانیەوە بڕۆن بۆ بگەڕێنە بۆ وڵاتەکانی خۆیان یەکسەر تکتەکانی خۆیان گۆڕیوە یا بۆ کەرکووک یا بۆ هەولێر و ئەوەیە. ڕاستە تۆزە زەحمەتە بۆ ئەو کەسانی کە گەشت دەکەن زەحمەتە لێرەوە مەسەل جاتێ بێ لە فڕۆکەخانی سلێمانی بچنە هەولێر یا بچنە دۆک ئەمانە تاسیری خۆی هەیە. بەڵام کە ناچار بووی ینی ئەبێ ینی چارەسەری وەزعەکە بەم شێوەیە بکرێتکە لە ئێستاوە پەیوەندی بکرێت بەو دوو فڕۆکەخانەوانەوە. بەڵێ بەڕێز شێخ عەتا محەممەد جێگری سەرۆکیەکێتی هاوردە و ناردنکاران لە سلێمانیەوە لەگەڵ مامبووی زۆر سپاس.